سنفتح معهم صفحة جديدة للتعامل معهم. علی عەبدوڵڵا ساڵح سەرۆکی پێشووی یەمەن لە دوایین لێدوانی خۆیدا کە شەوی 3 لەسەر 4/12/2017 لە میدیاکانەوە بڵاوی کردەوە هەر جۆرە ڕێکەوتن و سازانێکی لەگەڵ چەکدارانی حوسی ڕەت کردەوە و ڕایگەیان وڵات لە ئاشوبی حوسیەکان پاک دەکەنەوە. دوای تێپەڕبوونی چەند کاتژمێرێک بەسەر و لێدوانە هەڕەشە ئامێزەدا چەکدارانی حوسی گرتەی ڤیدیۆیی علی عەبدوڵڵا ساڵحیان بە کوژراوی بڵاو کردەوە. لە ئاینی ڕابردووەوە هێزەکانی سەر بە علی عەبدوڵڵا ساڵح هێرشێکی بەرفراوانیان کردە سەر پێگە و ناوچەکانی ژێر کۆنتڕۆڵی حوسیەکان لە سەنعای پایتەخت و ڕووبەرێکی فراوانی پایتەختیان خستە ژێر کۆنتڕۆڵی خۆیانەوە و بە جۆرێک پاژەکشەیان بە چەکدارە حوسیەکان کرد کە بەشێک لە چاودێرانی دۆخی یەمەن ویان لێکدایەوە لە ئەگەری بەردەوامبوونی پێشڕەوەکانی هێزەکانی ساڵح لە ماوەی چەند ڕۆژێکی کەمدا دۆخی سیاسی و ئەمنی یەمەن لە بەرژەوەندی بەرەی نەیاری حوسیەکان لە ناوخۆ و دەرەوەی یەمەن یەکلایی دەبێتەوە. بەڵام ئەم چاوەڕوانەی چاودێران لە ماوەی کەمتر لە 24 کاتژمێردا لەلایەن حوسیەکانەوە پێچەوانە کرایەوە. ناکۆکی و ململانەی چەکدارانی حوسی لەگەڵ علی عەبدوڵڵا ساڵح مێژوویەکی دوور و درێژیەیە ئەگەرچی لە هەندێک وێزگەی ژیانی سیاسی و ئەمنی یەمەنیەکاندا هەندێک جار بەرژەوەندی و دوژمنی هاوبەش چەکدارانی حوسی و ساڵحیان لە یەک سەنگەردا کۆ کردوتەوە. عشرات الآلاف من المقاتلين الموجودين في مساكنهم. یەکەم وێزگەی بەریەککەوتنی علی عەبدوڵڵا ساڵح لەگەڵ چەکدارانی حوسی بۆ حوزەیرانی 2004 دەگەڕێتەوە کاتێک چەکدارە حوسیەکان لە پارێزگای سەعدە لە باکووری یەمەن ڕوبەڕووی هێزەکانی حکومەت بوونەوە. ئەمەش لە کاتێکدا بۆ علی عەبدوڵڵا ساڵح سەرۆک و کەسی یەکەمی یەمەن بوو. بە کوشتنی حسێن ئەلحوسی دامەزرێنەری بزوتنەوەی حوسیەکان لەسەر دەستی هێزەکانی حکومەت لە ئایلولی 2004 بازنەی ناکۆکی چەکدارانی حوسی و علی عەبدوڵڵا ساڵحیان فراوانتر کرد. بەو هۆیشەوە خولێکی نوێی شەڕ و پێکدادانەکان لە نێوان حوسیەکان و هێزەکانی سەر بە حکومەت سەریەڵدا و تا ناوەڕاستی ساڵی 2010 خایاند و لەو ماوەیەشدا چەکدارە حوسیەکان توانیان کۆنتڕۆڵی تەواوەتی پارێزگای سەعدە لە باکووری یەمەن بکەن و هێزەکانی ساڵح وە دەربنێ. هەڵایسانی بەهاری عەرەبی و دەستپێکردنی خۆپشاندان و ناڕەزایەتیەکان دش بە حکمی دیکتاتۆری علی عەبدوڵڵا ساڵح لە یەمەن لە شوباتی 2011دا دەرفەتێکی گەورەی بۆ چەکدارانی حوسی ڕەخساند تا بەچوونە پاڵ بەرەی ناڕازی میلەت کۆتایی بە حکمی 33 ساڵەی ساڵح بهێن و لەو ڕێگەیەشەوە وەک بەشدارێکی سەرەکی لە حکومڕانی وڵات تێکەڵ بە پرۆسەی سیاسی یەمەن بوون. مانگی هەنگوینی نێوان چەکدارانی حوسی و حیزبی کۆنگرەی میلی یەمەن باڵی علی عەبدوڵڵا ساڵح لە ئایلولی ساڵی 2014ەوە دەستی پێکرد و تا کۆتایی 2016 خایاند. ئەمەش دوایەوەی باوپەیمانێتی نێوانیان توانیان کۆنتڕۆڵی تەواوەتی سەنعای پایتەختی یەمەن بکەن و ئەنجومەنێکی حکم بۆ بەڕێوەبردننی ناوچەکانی ژێر دەستیان پێک بێنن. مانگی ئەنگوینی چەکدارانی حوسی لەگەڵ حیزبی کۆنگرەی میلی بە سەرۆکایەتی علی عەبدوڵڵا ساڵح لە مانگی ئابی 2017دا کۆتایی هات. ئەمەش دوایەوەی چەکدارانی حوسی کاروانی ئۆتۆمبیلەکانی یەکێک لە کوڕەکانی ساڵحیان کردە ئامانجوو شەڕ و ڕووبەڕووبوونەوە ڕوویدا و بەو هۆیشەوە 13 کەس لە هەردوو لا کوژرا. ڕووبەڕووبوونەوەی سەربازی نێوان چەکدارانی حوسی و لایەنگرانی علی عەبدوڵڵا ساڵح لە سەرەتایە مانگەوە پێی نایە قۆناغێکی نوێ و لە تەواوی ناوچەکانی سەنعای پایتەخت بە چەکی قورس و جۆرا و جۆر ڕووبەڕووی یەکتر بوونەوە. هەر لەو چوارچێوەیەشدا چەکدارانی حوسی کاروانی ئۆتۆمبیلەکانی علی عەبدوڵڵا ساڵحیان کردە ئامانجوو دواتریش گرتەی ڤیدیۆیی ناوبراویان بە کوژراوی بڵاو کردەوە. بە کوژرانی علی عەبدوڵڵا ساڵح دۆخی ناوخۆی یەمەن پێدەنێتە قۆناغێکی نوێ و بەڕای چاودێرانی دۆخەکەش گرژی و ئاڵۆزیە نێوخۆیەکانی وڵاتە لەگەڵ پەرەسەندنیدا دەرفەتی زیاتر بۆ دەستێوەردانی دەرەکی لە کاروباری ناوخۆی یەمەن دەڕەخسێن.